زیاد لە 8,000 بازاری جوتیاران هەیە لە ئەمریکا بۆ فرۆشتنی بەروبوومە خۆماڵیەکان. کاریگەری ئەم بازارانە لەسەر جوتیاران و کاردارەکان و کڕیارەکان جێی خۆشحاڵیە. من لەم گەڕەکەدا ژیاوم هەموو شەمەیەک دەم بۆ ئێرە زۆر دڵم خۆشە بەوەی کە دەتوانم ڕاستەوخۆ بەروبوومەکان لە جوتیارەکان بکڕین. تۆ دەزانیت هەموو شتەکان زۆر تازان و زۆر باشن. هەر هەفتەیەک لە جوتیارێک شتێک دەکڕیت و بەروبوومی تایبەتیان هەیە. زۆر حەزم لەیەتی زۆر خۆشە و کەشێکی کۆمەڵایەتیە و دراوسەکانت دەبینیت و بەرهەمی پڕ بایەغ دەبینی. سەرباری قەرەباڵغی شارەکان و گرانی هاتوچۆمانەوە لە شارە گەورەکاندا، بەڵام هەندێک لە جوتیاران لە شوێنە دوورەکانەوە دێن. من لە شەنەندۆڤالیەوە دێم نزیەکەی 2 کاتژمێرونی و لێرە دوورە. بەڵە دەبێت کاتژمێر 4 بەیانی هەستین لە خەو کاتژمێر 6:30 دەگەمەیەرە تا کاتژمێر 5 ئێوارە لێرە دەمێنمەوە و شەوەکەی لێرە دەمێنمەوە و یەکشەمە دەگەڕێمەوە. یەکێک لە کڕیارەکان بازەوە دەکات کە بەرهەمی ناوخۆ و سروشتی جوتیارەکان زۆر بە تام و چێژە. ئەمەی لێرەیە بەرهەمی ناوخۆیە زۆر بەتام و چێژە. من حەز دەکەم بەرهەمێکی زۆر تازە دەکڕم و حەزم لە کڕینی بەرهەمی ناوخۆی خۆمانە. من زۆر هانیان دەدەم. لە گەشتەکەماندا دوو کشی فرۆشیارمان دووان زۆر دڵخۆش بوون بە کارەکەیان. ئەو خەڵکانەی دێن بۆ ئەم بازارە حەزیان لە دەرەوەیە و بایق بە خواردنی باش و تەندروستی دەدەن. ئەوان پرسیارمان لێ دەکەن لەبارەی بەروبوومەکانەوە. ئێمە لەوانەوە فێر دەبین و ئەوانیش بە هەمان شێوە. بازاری جوتیاران یەکێکە لە بازارە هەرە دێرینەکانی ئەمریکا. مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ ئەو سەروەختەی کە پێری لە ئینفانت ساڵی 1970 کڵێشەی بیناسازی واشنگتن دەکێشن بۆ دامینکردنی شوێن بۆ بازاری خۆماڵی. دواتر لە ساڵی 1873دا کۆچبەرێکی ئەڵمانی ئەدۆڵف کلۆس کڵێشەی ئەم بازارە دەکێشێت. ئەم بازارە لە کۆتایی ساڵانی 1970ەکاندا دروست کراوە. ئەمە یەکێکە لەو بازارە قەرەباڵغانەی وەک خۆی ماوەتەوە لە واشنگتن دیسیدا. ساڵی 2007 ئەم بازارە بە تەواوەتی سووتە، جارێکی تر نۆژەن کرایەوە. ئێستا دەبینی دەرەوەی بازارەکە وەک خۆی ماوە. جوتیارێک سەرباری سەختی ژیان و کارەکەی و دووری شێڵگەکەی، بەڵام باز لە بەختەوری خۆی دەکات. من چێڵگەیەکی بچووکم هەیە بۆ 13 ساڵ دەچێت دەتوانم بژیوی ژیانی خۆم و مناڵەکانمی پێدابین بکەم. بەڵام من بە سەختی کار دەکەم و خۆمی بۆ هیلاک دەکەم. هەرچەندە ناتوانم پارێکی زۆر پیدا بکەم، دەتوانم لە شاردا ئیش بکەم، بەڵام ئێمە لە گوندەکەماندا ژیانێکی خۆشمان هەیە. سیستمێکی نوێی بازارسازی بۆ جوتیاران لە ڕێی کۆمپانیا جیاجیەکانەوە بەرهەمی خۆماڵی وڵاتەکەی بژاندۆتەوە. ساڵانە نزیکەی 130 کێڵگە دەکەونە نێو پرۆژەکانی ئێمەوە و ئەوان باشترین بەرهەمەکانی خۆیانمان دەدەنێ. گرنگ نییە بە چ نرخێک بۆمان دابین بکەن، بەڵام بەروبوومێکی زۆر باشمان دەدەنێ. هەروەها بازەوەش دەکات کە تەنها لە یەک بازاردا بەرهەمە خۆماڵەکان ساغ ناکەنەوە. ئێمە هەموو ڕۆژانی شەمە و یەکشەمەیەک لێرین. چوارشەمە بازاریش لە بینەکانی حکومەتدا بازارمان هەیە و هەروەها لە زانکۆکانی ناوخۆشدا. ئیشی دەست و دەزڕەنجینیش لایەنێکی دیکەی هەندانی ئەم بازارە خۆماڵیانن. گوڵ فرۆشەکانیش بازارەکەیان ڕازاندۆتەوە. ئەم گوڵانە بەرهەمی ناوخۆن و لە کێڵگەیەکی مەریلاندەوە دەیانهێنین. ئەم گوڵانە لە ناوخۆدا بەرهەم دێت و کاتێکە گوڵەکان لێ دەکەنەوە ئاسانتر و خێراتر دەتوانن بیانهێنن بۆ ئێرە. لە ڕووی کواڵیتیەوە زۆر باش و تازەیە. 20 ساڵ زیاترە منم کارە دەکەم. کڕیارەکان چۆن سوپاسگوزاری جوتیارەکان دەبن و هانیان دەدەن بۆ ئەوەی پەرە بە بەرهەمەکانیان بدەن. تەنها ئەو دەرفەتە هەبێت کە خەڵقانێک ببینیت بەروبوومەکانت بکڕن و دواتر بۆ چوونی خۆیان لەسەر بەروبوومەکان بڵێن و لە ناو خۆیاندا باسی تام و چێژی میوەکان بکەن. هاوکات جوتیارەکان هەموو جارێک دێن بۆ ئێرە و ئیتر خەڵق دەیان ناسێت. اینجا زۆر خۆشە جوتیارەکان پێت بڵێن ئەم بەرهەمە هی پێنسیلڤانیایە، ئەمە هی ڤەرجینیایە، چەندین بابەتی تازە دەست دەکەوێت و دەزانیت لە چ کێڵگەیەکەوە هاتوون. ئایا ئەم تۆڕی کارداریە بۆ جوتیاران هاوکاریکی باشە بۆ سازکردنی بازار بۆ بەرهەمەکانیان؟ ئەم کاری ئێمە بەو شێوەیە کڵێشە سازی کراوە. ئەوان زۆر شارەزان لە پەرەپێدانی بەروبوومەکانیان، بەڵام کاتیان نییە بۆ فرۆشتنی، بۆ ئەوەی لە ڕووی ئابوووریەوە بەهای پێ بدرێت کەسانی وەک من بەرهەمەکانیان لێ دەکردن و دەیبین بۆ شارەکان. ئێوە زۆر دڵخۆشن لەم بازارەدا و پەیوەندی ئێوە لەگەڵ کڕیارەکاندا زۆر تایبەتە. ئێمە ئەو ڕۆژانەی خۆمان کە لێرە بەسەری دەبین وێنەی میوەکان دەگرین و ڤیددیۆ ئەو کەسانە دەگرین کە دێن بۆ ئێرە، بە تایبەتی ئەو کاتانەی کە ڕاستەخۆ موزیک پێشکەش دەکرێت. ڕۆژانە جۆ لە موسیقا دەگرین و قسە لەگەڵ خەڵکدا دەکەین. دنیای تەکنۆلۆژیا تامولەزەتی میوەکانی نێشتووە. تاکە هۆکارێک بۆ قەرەباڵغبوونی ئەم بازارە ڕەنگەوە بێت کە تامی سروشتی میوەکانەکەی
ئەم خۆخە ڕەنگە لە هیچ بازارێکی ترا دەست نەکەوێت. جیاوازی ئەم تامە زۆر جیاوازە لە هەر خۆخێک لە بازارێکی ترا.